بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و کاتتان باش لەگەڵتان دەبمەوە لەگەر بۆ پێشکەشکردنی ئەڵقەی پێنجەم لە زنجیرە بەرنامەی هەستانەوە و پێشکەوتنی وڵاتان. ئەڵقەی پێنجەممان لەسەر وڵاتی بەرازیلە. وڵاتی بەرازیل دەکەوێتە ئەمریکای باشوور، یەک لە وڵاتە لاتینیەکانە، پێنجەمین وڵاتە لە گەورەی مەساحە و لە کەسافەی سوکانیش هەروە. وڵاتی بەرازیل بەڕێزان بە نمونە هێناتمانەوە وڵاتێکە ینی 210 میلیۆن نفوسەکەی وایە، وڵاتێکی ینی وڵاتە گەورەت، بەس بابزانانی چۆن ئەو وڵاتە گەورە توانی گەشەکردن تۆمارکات، چۆن توانی لە هەژاریەکی ژێر هێڵی هەژاری 90% خەڵکەکەی بەو شێوەی وە کە توانی ئەو وڵاتە بەرەو پێش ببن و پێشکەوتنێکی خێرا گەشەکردن ڕوو بدە، بتوانن لە زۆر ڕوەوە پێش بکەون. بەڕێزان وڵاتی بەرازیل سەرەتا وڵاتێکی داگیرکراوە لە ژێر داگیرکەری پورتوغال 300 ساڵ وڵاتی بەرازیلی داگیر کردووە. پورتوغالیەکانیش وەکو سفەتی هەر داگیرکەرەکانی ترشی تر لە وڵاتە وێرانیان کردووە و ئەو بەروبووم و ئەو سەروە سروشتیانێک کە هیان بۆ وەکو داری سۆر معروف بوو. بەرازیل بە داری سۆر و هەروەها ناسرایە بە قاوە و بە شیر. بەو سێ منتوجاتە بەناوبانگووی تر ئەوانە پورتوغالیەکان بە هەموو شێوەیەک ئەو وڵاتیان چەوساندووە. لە کۆتاییدا لە ساڵی 1829 وڵاتی پورتوغال بەرازیلی بەجێهێشت، بەڵام لە پاشە خۆی دوشتی لە پاش خۆی بەجێما. یەکەمیان زمانی پورتوغالی بووە بە زمانی ڕسمی وڵاتی بەرازیل و هەروەهاش طبقەیەکی ئەرستقراتی زاڵ لەسەر خەڵکەکە دروست کرد کە ئەو طبقەیە هەتاکو ئێستاش لەوانەیە هەر ئاسەواری مابی، بەواتای 105 ئەو طبقەبی 195 خەڵکەکەی هەمووی هەژار نەدار. سەیر و سەمەرەکانی وڵاتی بەرازیل لەوەیە ئەو وڵاتە خاوەنی خەڵکی خۆیتی، خەڵکی ئەسلی، بەڵام بە حکمی ئەو 300 ساڵەی داگیرکەری پورتوغالی لە هەموو وڵاتانی ئەوروپی و ئەفریقی و لە زۆر لە وڵاتان خەرق ڕووی تێکردووە. بۆیە بەرازیل خەڵی تێکە لە مرۆڤایەتی، حتا ئەگەر لە ڕنگ و ڕوویان چاو بدەیان زۆر شێوازیان هەنە لەو هەموو لە ئەفریقی و لە ئەوروپی و لە ئاسیاویشدا تێکەرە. بەڵام لە کۆتاییدا بە زمانی پورتوغالی قسە دەکەن، یەک ملەتە لە ژێر وڵاتی بەرازیل لە 1889 وەکو سیستەمێکی جمهوری دروست بوو، عهدێکی نوێ هاتە پێش، بەڵام عسکەریەکان کۆنتترۆلیان کردوویتی شەڕی ناوە خۆی و پیشەسازی لە زۆر لاواز بوو. دەوڵەمەندەکان زیاد دەوڵەمەند بوون، هەژارەکانیش زیاد هەژار بوون. ئەوە معادلەیەکی زۆر سەیر و سەمەر تا ساڵی 1930 سەرۆک فارغاس دەسەڵاتی بەرازیلی بە ئینقلابێکی سەربازی دەسەڵاتی کردە دەست، بەڵام ئەو بەڕێزە هەوڵیدا بەرازیلێکی نوێ دروستکە، هەوڵدا گەشەکردن لە بەرازیل دروست بکە، پیشەسازی دەستی پێکرد، وڵات تۆزێک بژایەوە، توانی مەسەن حرەکەیەکی تجاری لە ناو هەموو بەرازیل و بۆ دەرەوەی بەرازیل بە هاوردەکردن لە قاوە و لە شیر بەرپا بکاتن. بەڵام لە کۆتاییشدا ئەو توانایە و دەسەڵاتی نەبووە کە بتوانێت بەرازیل لە هەژاریەکەی لە هێلی هەژاری ڕزگار بکە، بەڵام هەردەم بە باوکی هەژاران دەناسرا. ساڵی 1956 جۆسیلینۆ ئەو بەڕێزە هاتە سەر حکوم، ئەوش بە هەمان شێوە بە ئینقلابێکی سەربازی هاتە سەر حکوم، بەڵام ئەو بەڕێزە بۆ چوون و دیدی وابووکەوە بتوانێت لە ماوەیەکی کەم لە چەند ساڵێکی کەم بتوانێت بەرازیل زۆر بەرەو پێش بە. بۆیە ئیعلانی 50 سنە فی 5 سنەواتی ئیعلان کرد، یعنی 50 ساڵ لە 5 ساڵی، یعنی بتوانێت ئیشی 50 ساڵی بە 5. بەڵام یەکە لەم ئیشە گەورەکانی ئەوە بوو کە عاسیمەی لە ریدۆ گواسەوە بۆ بەرازیلیا، عاسیمەیەکی نوێ بوو دروست کە، بەڵام پارەیەکی زۆری تێدا سەرف کرد، هەوڵیدا پیشەسازی گەورەی زۆر گەورە بەرپا بکاتن، وەکو شەریکاتی نەفت و شەریکەی ئۆتۆمبیل، پیشەسازی ئۆتۆمبیل، و خەڵکەکەی زۆر مەشغوڵ کرد بە ئیشکردن و بەکارکردن. هەوڵیدا محەتاتی کارەبایی دروست کرد لەڕێی ئەو ڕووبار و ئەو سەرچاوە ئاویانەی کە هەیەە. بە هەر حاڵ گەشەکردنێکی زۆر چاک، گەشەکردنێکی بەرچاوی ئەعلان کرد لە بەرازیل. 107 نمووی اقتصادی بوو،
GDP بەرز کردەوە سەبر هەوڵیدا تەزەخم کەم کاتەوە بەڵام لە کۆتاییشدا لەبەرەوەی قەرزێکی زۆری لەسەر بوو بە 30 ملیار قەرز وڵاتی بەجێهێشت. پێشکەوتنی هەرە گەورە هەرە بەرچاوی بەرازیل لە ساڵی 1985ەوە زیاتر دەست پێ دەکات بەوەی کە ئەو تاریخە ئەو 1985 ساڵی گۆڕانی بەرازیل لە بەرەو سیستەمی دیموکراتی لە 1985ەوە لەوێەوە دەستی پێکرد وڵات بەرەو کرانەوەیەکی جیهانی ڕۆیشت. ساڵی 1990 لە ساڵی 1990 وەزیرێکی مالی توانی کاردۆسۆ کە وەزیر مالی بتوانی تەزەخم کەم کاتەوە عملەیەکی نوێی دروست کرد لە پاش عملەیە ینی لیرەی بەرازیلی متساوی بوو بە دۆلار استقرارێکی دروست کرد بەڵام استقرارێکی لاواستر بەڵام بە استقرار حساب دەکرێت فترەی ئەو بەڕێزە تەنانەت لەوەی کە خەڵکەکەش خۆشی ویست کە زۆر بەدڵسۆزی خزمەتی وڵاتی بەرازیل کرد لە ساڵی 1995 بە سەرۆکی بەرازیل هەربژاردرا پشتیوانیەکی زۆری فەقیرەکانی هەژارەکانی دەکرد خەڵکی هەژاری دەکرد شەریکاتێکی زۆری وەبەرهێنانی دروست کرد پاڵپشتێکی زۆری پیشەسازی دەکرد. بەڵام بەرازیل پێشکەوتنی بەرازیل و گەشەکردنی بەرازیل دەگەڕێتەوە بۆ بەڕێزێک بۆ شخصێک کە لە ناو هەژارەکاندا سەری هەڵدا کە کوڕی هەژارەکان بوو لە بۆیاغی پێڵاوانەوە توانی لە نقاباتەکانی مهنی کە ئیشی کردبوو خۆی سپات بکە لە ناو خەڵکەکە زیاتر بە تەمان حزبی عمال حسابە لەسەر حزبی عمال حسابە لە ناو فەقیر و هەژاران بڕوای وابوو ئەو بەڕێزە لۆلا دا سێلڤیا بە هەستانەوە و بە گەشەکردنی بەرازیلی نوێ حساب دەکرێتن. ئەو بەڕێزە چەند خاڵێکی گرنگێکی چەند کۆڵەکێکی زۆر گرنگی پێدان. یەک لەوانە بڕوای وابوو کە هەژارەکان دەتوانن شۆڕشی نوێ دروستکەن کە هەژارەکان دەتوانن هەستانەوە نوێ بەشدار بن لە پێشکەوتنی وڵات لۆیە توانی چەند شەریکاتێکی بچووکی دامەزراندن لە پاڵ ئەوەشەوە حکومەت دامێکی دامی خێزانە فەقیرەکانی دەکرد بەڵام بە شەرتێک مناڵەکانیان بنێرنە مەکتەبێ بۆیە لە پاڵ ئەوەی دامی حکومەت لە بۆ خێزانە هەژارەکان کە دامێکی مانگانە بوو کۆڵەکەی دووەمی ئەوە بوو کەوا دەبی ئەو منداڵانە بخوێنن بۆیە خینەکەی کە پێشتر خوێندن حەسر بوو لەسەر کوڕە دەورەمەندەکان و کوڕە بە ئیمکانیاتەکان ئێستانە وای کرد خوێندن لە بۆ هەموو خەڵکەکەی بە بەلاشبی هەتا 17 ساڵی خەڵک بتوانن بە مەنهەجێکی پێشکەوتوو بەرازیل منداڵەکانیان پەروەردە بکەن و سوودیان لێ وەرگرن لە بۆ داهاتووی گەشەکردنی پیشەسازی و داهاتووی نوێ. و هەروها بەرنامەجی تەدریبی میهنی ئەلان کرد بەڕێزان بەرنامەجی تەدریبی میهنی بەواتای قوتابخانەکردنەوەی قوتابخانەی میهنی بچووک لە هەموو بەرازیل بۆی گەنجەکان بتوانن لەوێ 2 ساڵ 3 ساڵ بخوێن و ببنە خاوەن پیشە پاش ئەو 2 ساڵی بتوانن بێن لە بازار ئیشکەن ئامادە بکرێن لە بۆ بازار بەو معنایکەوە دەبێ خەڵک بەدەستی خۆی ئیش بکاو نانی خۆی وەربگری و ئیمکانیەتی خۆی وەربگری منەتی بە مەهین نەبێ و لە هەژاریش بە ڕزگار ببی. 20 ملیۆن فرسەتی عملی لە بۆ خەڵکی دروست کرد بەو گۆڕانکاریە جوانانە 46 ملیۆن کەسی بەرازیلی 46 ملیۆن کەس بتوانێت سوودمەند بێ. ئەو هەموو گۆڕانکاریانە وای کرد کە خەڵکی بەرازیل قودرەی شرایی توانای کڕینیان هەبی هەر ملەتێکیش لە ناوە خۆی توانای کڕینی شتومەچی هەبوو ئەوە پیشەسازی بەرەو پێش دەبات و کە تەڵەب لەسەر کڕین وا دەکاکەوە پیشەسازی هەوڵدا پیشەسازی زیاتر بکرێتەوە بۆی دابین بکە بۆی ئەو تەڵەبەی دابین بکاتن. ئەوە سڕێکی پێشکەوتنی وڵاتانە بەتایبەتی لەوری پیشەسازیەوە لۆلا دال سیلڤیا گرنگی بەو خاڵانە دەدا بۆیە لە ماوەی 8 ساڵی حکمی خۆی هەتا ساڵی 2010 توانی گەشە هەموو قەرزەکانی خۆی بداتەوە بە هیچ شێوەیەک بەرازیل قەرزاری سندوقی نەقد نەبی بەعکسەوە بەرازیل پارەی دەدا سندوقی نەقدی دەولی لۆی پارەی بداتین نەک بەعکسەوە چونکە وەچی گوتمان لە ئەڵقەی دووەم گوتمان سندوقی نەقدی دەولی پارەی لێوەرگیرابی بدرێت دابیتە هەر وڵاتێک ئەو وڵاتی بەرەو شکست و ئەوەدا چونکە دەکەوێتە بنباڵی قەرزەکی زۆر ئەو قەرزەش فەوائیدی دێتە سەرێ لەوانەیە بە مرۆری زەمن و ساڵان ئەوە
زۆر ئازار و زۆر ئازارێکی زۆر گەورە دەبێت بۆ ئەو وڵاتە و شکست بە وڵاتانە دێنیتن. بەڕێزان لە پاش ساڵی 2010 جێگرەکەی لۆلا دال سیلڤیا هات، ئافرەتێک بوو، ئافرێتەکە ئیلما، بەڵام ئەو وەکو ئەو نەیتانی ئەو گەشە سندنە ئەو گەشەکردنە بەردەوام کە بۆ مزاحەرات دەست پێک ڕۆژی بەرازیل بەرەو خراپتر ڕۆی و دەنجی ناڕازی خەڵکەکەی بەرزبەوە، بەڵام خەڵکەکە داوای ئەوەی دەکردکەوە ئەو پێشکەوتنە بەراتێ لە ڕووی خوێندن و زانکۆکانەوە لە بۆ هەمووی بێ خەڵک هەمووی بەشداربی، هەروەها حزبایەتی زیاتر گەشەی پێ بدرێ، چونکە بەرازیل بەحەقەت لە بینی ئەو سێ حزبانەوە یان ئەو سێ تەوەجوهانە تەوەجوهی چەپ و ڕاستەکان و هەروەها محافزینەکان زۆر جار بە پاڵپشتی عسکەریەکان دەهاتنە سەر حکوم و دائیمەن بیرۆکەشیان ئەوەیە کەوا دەبێت دەورەمەندەکان دائیمەن لە پێشەوە بن، دەورەمەندەکان باڵا دەست بن، وڵات لە بن دەستی دەوڵەمەندە. بەڵام بیرۆکەی لۆلا دال سیلڤیا وەکو بیرۆکەیەکی منهەجی فکری لە ناو خەڵکی بەرازیلدا داڕێژراکەوە وڵات دەبێت بە فەقیر بە هەژار بە کەم دەرامەتەکە و بە مامناوەندیەکە و بە دەوڵەمەندەکەی پێکەوە هەمووی بەشدار بن لە پێشکەوتنی وڵات، ئەوەش وا دەکا وڵات بەرەو پێش ببا و لە ناکۆچی و دووبەرەچی و سراعات دوور بکەوێتەوە. بەڵێ بەڕێزان واقعی ئەو ڕۆی بەرازیل GDP واتە ناتیجی ئیجمالی محەلیەکەی لە 2 تریلیۆنە، ناتیجی قومی ئیجمالیەکەی 2 تریلیۆن و نیوە. ئەو ڕقەمانە ڕقەمی زۆر گەورەنە و هەروها تەزەخومیان ئێستا زۆر کەم بوویتەوە لەو ساڵانی کە تەزەخوم زۆر بێتان بۆ خەڵک بێ ئیش و بێکاریش بووە، یعنی هەم بەتاڵەی زۆر بوو هەم تەزەخومیش زۆر بوو، ئیشی لەسەر کرد و توانرا ئەوەش بێتە خوارێ. احتیاطی نەقدی ئەجنەبی لە 83 ملیار بەرز کراتەوە بۆ 275 ملیار کە ئەوە پاڵپشتی حکومەت دەکالەوەی نەڕوخێ و تووشی قرد و فەرد نەبیتن بتوانێت بە بەردەوام بی. لە ڕووی سناعات و پێشەسازیەوە بەڕێزان یەک لە وڵاتە گەورەکانی صادراتە، پیشەسازی زۆر گەورەی لە ناوە، حتا پیشەسازی سیارەش هەیە، پێم وایە لە ساڵی 1983 هەتا 86ەوە 87ەوە سیارەی بەرازیلی لە عێراقیش هەبوو دەهاتە عێراق بە ناوی فۆکسواگۆن بوو، بەڵام پێیان دەگوت بەرازیل کە لە بەرازیلی دروستەکرا. بەڵێ بەڕێزان دڵسۆزی لۆلا دال سیلڤیا وای کرد ئەو وڵاتە لە وڵاتێکی کەم دەرامەت و مامناوەندی و کەم دەرامەت ببێتە یەک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە. ئێستا بەرازیل بە بەردەوام ڕوو لە پێشکەوتنەوە لەو لە ساڵی 2010 حکمی سەربازی بۆ گەڕاوە و یان ئەو بەڕێزەیان لۆلا دال سیلڤیا مهددە بەوەی کە سجن بکرێ، بەڵام بیرۆکەکەی ئەو بەڕێزە لە ناو جیلی چینی گەنجەکان دامایتەوە و هەردەم ئامادەیە بۆ جارێش تریش گەشەکردنەوەیەکی تر و پێشکەوتنێکی تر. ئەوە نهێنیەکان و کۆڵەکەکانی پێشکەوتنی وڵاتی بەرازیل بوون کە وەکو نمونەیەکی زۆر جوان لە هەموو دنیا و لە هەموو جیان باز دەکرێ و پێویستە وڵاتانی تریش سوودی لێ وەردەجێت. دیسانەوە دووبارەی دەکەمەوە ئەو کاتێک کە بەرازیل بەو هەنگاوانە دەڕۆی وڵاتە عەرەبیەکان زۆر دەورەمەندتر و زۆر خۆشگوزاری تر بوون، بەڵام ئەو ئینقلاباتە عەسکەریانی کە لە وڵاتە عەرەبیەکان کران هەموو وای کرد ئەو وڵاتانە وەدوا بکەون و پاش بکەون نەتوانن وڵاتی خۆیان بەرەو پێش ببن. بەڕێزان هەوڵ دەدەین لە ئەڵقەی شەشەم باسی وڵاتێکی تر بکەین جیاواز لە وڵاتانە لە ئەفریقیایە وڵاتی ڕواندا. لە ئەڵقەی شەشەم پێشکەشتان دەکەم تا ئەو کاتە بەخواتان دەسپێرم.